کامێ بەڵێ بعد لە ڕێکخراوێک دەکەین ئەمڕۆ کۆسار ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کە لە نەوەدەکاندا دامەزراوە لە شاری بەرلینی ئەڵمانیا کە کار و چالاکیەکانیان تا ئێستا بەردەوامە. جایەکێک لە کار و چالاکیەکان ئەوەیە کە هاوکاری ژنانی ڕزگاربووی ئەنفال دەکەن. ئەمە جگەلەوەی لا بواری ڕاگەیاندن و هەروەها هەلی کار و ئافرەت و ژینگەشدا چەندین کار و چالاکیان هەیە. جا ئێمە ئەمڕۆ بۆ لەسەر ئەم کار و چالاکیان میوانداری زیارفاق ڕێخەری پرۆژەکانی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دەکەین کە لە شاری کفریەوە لەگەڵمانەوە زانیاری زیاترمان لەسەر ئەو ڕێکخرا و کار و چالاکیەکانیان دەداتێ. کاک زیا سڵاو لەبێ بەیانیت باش گەر پێمان بڵێ بە دیاریکراوی کە ئامانجی سەرەکیتان ئەوەیە کە هاوکاری خانمانی یاخود ژنانی ڕزگاربووانی ئەنفال کراوە بکەن چیتان کردوتە ئێستا لەم بارەیەوە؟ بەڵێ بەیانی ئێوە بینەرانی کورسات باش ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی وەکو خۆتان باستان کرد لە ساڵی 1995ەوە لە شاری بەرلین لەلایەن هەردوو بەڕێز مامپۆڵا و خاتوکارین و ژمارەك لە هاوڕەکانیان و لە شاری بەرلین دامەزراوە لەو کاتەوە هەتاوەکو ئێستا بە بەردەوامی کار و چالاکیانەیە و هەر لەو کاتێشەوە لە پێش دامەزراندنی ڕێکخراوەکەشەوە خاتوکارین و مامپۆڵا ئەتوانم بڵێم لە ساڵی 1992ەوە بە بەردەوامی کار لەسەر پرۆسەی ئەنفالەکەن بە شێوەی جیاواز لەو کاتەوە تاوەکو ئێستا بەردەوامن. کاک زیاد ئەگەر بکرێ باسێکی ئەومان بۆ بکەی مێژووی کارکردنتانەوە زانیمان کە لە ساڵی 95ەوە ئەم ڕێکخراوە دامەزراوە بەڵام لەکێوە لە هەرێمی کوردستان یاخود لە ناوچەی گەرمیان دەستی بەکارکردن کردووە. هەر لە ساڵی دامەزراندنەوە لە ساڵی 1995ەوە هەتاوەکو ئێستا ئەم ڕێکخراوە لە گەرمیانی شەکاتیانی هاوکاری ئەڵمانی وەکو خۆی لە گەرمیانی شەکات لەو کاتەوە تاوەکو ئێستا تەعاان شێوازی ئیشکردنەکەی ڕێکخراویش ئەتوانم بڵێم مەسەرەن 4 ساڵ جارێک لە کۆمەڵێک بوارە ئیشەکات ئەو بوارانەی بۆ نمونە بۆ زروفی منتیقەکە ئەگونجێ و بۆ خەڵکی ناوچەکە باشە بەپێی ئەو داخوازیانە کارەکەن. باشە کاک زیاد جگە لەو پرسانەی کە لە پێشەکەکە ئاماژەم پێداکە لەسەر پرسی ئافرەت و ڕاگەیاندن و هەلی کار و هەروەها ژینگە کار دەکەن هیچ پرسێکی ترێکە ئەم ڕێکخراوە هاوکاری گەنجان بکات؟ ئێمە ئێستا وەکو خۆتان باستان کرد ئەو چواربارە ئێمە بە بەردەوامی ئیشتیاکردنەوە ئەوەیە پرۆژەی گەنجانمانەیە. ئەم پرۆژەی گەنجانە خۆی لە چەندین بەشی جیاوازە ئەبینێتەوە بۆ نمونە ئەنجامدانی کۆڕ و سمینار وەرکشۆپ مەسەرەن گەنجێک کە بیرۆکەیەکی هەیە یاخود پرۆژەیەکی ئەتوانێت مەسەن لەگەڵ ئێمە باسی بکات یاخود ئێمە خۆمان بەدوایانە ئەگەڕین تاوەکو سەپۆرتیان بکەین و لە ڕێگەی ڕێکخراوەکەوە بێت یاخود لە ڕێگەی ڕێکخراوە لۆکاڵەکانەوە بێت پشگیری و دامی ئەو گەنجانە ئەکەین ئەتوانن مەسەرەن پرۆژەکانیان پێشکەشی بە خەڵکی تر و کۆمەلگا بکەن. طبعاً لەناو ئەوانەیە ئێمە زۆر گرنگیمان داوە بە ڕەخساندنی هەلی کار بە خۆتان ئەزانن ئێستا خەیرانی گەورە ئەوەیە کە گەنج لە دوای تەواوکردنی زانکۆ ئیشی دەست ناکەوێت. ئێمە لە ڕێگەی ئەو ناوەند و شوێنانەوە کە شوێنی کردنەوەی خولی پیشەین بە دەعامکردنی ئەو ناوەندانە بۆ نمونە سنتەری چالاکی گەنجانی کەلارمانەیە بۆ نمونە بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەیی گەرمیانمانەیە لە کەلار لە ڕێگەی ئەمانەوە بەپێی داخوازی گەنج خولی پیشەیمان هەیە دواتر لە دوای تەواوکردنی و خولی پیشیانە ئەچنە ئەو گەنجانە زۆربیان ئەچنە سەر کاری خۆیان. ئەمە جگە لە کۆمەڵێک پرسی تر کە بەلای گەنجانەوە گرنگێت ئێمە وەکو هاوکاری ئەڵمانی ئیشی تیاکەین. باش کاک زیاد کفری یەکێکە لەو شارانەی کە لە هەرێمی کوردستانە دەوڵەمەنە بە کاری هونەری بە مەقامات بە مۆزیک بە بابەتی ئاسەوار و شوێنەواری مێژووی یعنی لە هەر ڕوێکەوە کە بیگری چۆنەڵێ هەر دەرگایە بکەیت تۆ پڕێتی لە دەوڵەمەنیەوە پڕێتی لە زانیاری. ئێوە وەکو ڕێکخراوەکەتان چیتان کردووە لە کفریە بۆ خودی خۆی کفریە لەم شاری کفری چه پرۆژەیەکتان ئەنجام داوەوە توانی وتانە کار لەسەر ئەو مێژووە دێرینەی شاری کفری بکەن؟ خۆی ئێستا ڕێکخراوەکە ئێمە زۆر لە گەرمیانەوە یعنی وا ئەناسێت کە زۆرترین ئیشەکانمان لە گەرمیانە
لەلایەکەوە ڕاستە زۆر جار ئیشی زۆرمان لە کفری و لەلایەکی تریشەوە بۆ شارەکانی تری جاری وایە لە شارێکی تریشە ینی بودجەی زیاتر سەرفەکەین بەڵام ئەوەی کفریمان دیارە لەبەر ئەوەی کە بەڕێوەبەری ڕێکخراوەکەمان خۆی زۆر جار پێی خۆشە کە لێرە بمێنێتەوە خۆی سەرپەرشتی کار و چالاکەن بەڵێ ئێمە لە زۆربەی بوارەکانە ئێمە کار و چالاکیمان لە شاری کفریا هەیە هەر لە مەسەرەن بینای کۆنی تایە زۆربەی بیناکانی کفری ئاسەواری کۆنن ئێمە ناتوانین وەکو ڕێکخراوە مەسەرەن ئەم بینانەوەکو خۆی نۆژەن بکەینەوە بەڵام کاری پاراستنی بۆکەین بۆ نمونە هەڵمەتی سەوزایی وشیارکردنەوەی مەسەرەن خەڵک لە پاکڕاگردنی شارەکە وەکو وتم گرنگیدان بە هونەر و کەلتوری شارەکە باش کاکزیاد چیتان کردو یعنی لەو ئەمە پێم بڵێ بە ئێمەش و بە بینەرانیش بڵێ ئێمە دیدارمانەیە بۆ نمونە باشە ئێستا بە نمونەتەوەڵی بابەتی هونەری لەسەر بابەتی هونەری چیتان کردووانی بووی ڕوون بێ لە لای ئێمەش و لای بینەرانیش ئێمە لە ڕابردووە دیداری هونەر و ئاشتیمان هەبووە لە کفری دیداری هونەر و ئاشتی کفری ساڵانە ئەو دیدارەمان لەسەر ئاستی ئەتوانە بڵێم لەسەر ئاستی عێراق لە زۆربەی پارێزەکانەوە میوانمان ئەهێناوە شاری کفری بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو ئەم دیدارە 4 ساڵ لەسەر یەک بەردەوام بوو زۆربەی هونەرمەند و مەسەرەن خەڵکانی تری پارێزەکانی عێراق هاتن لە شاری کفری ئەمانەوە کۆمەڵێک بڕگەی جیاوازی لە خۆ ئەگرت مەسەرەن هەر لە مەقام هەر لە گۆرانی هەر لە هەڵپەڕکێ هەر لە پیشاندانی مەسەرەن شتە کەلتوریەکانی شاری کفری یاخود ئەو خەڵکانی بەڵێ بەڵێ لەگەڵ ئەوەی کە ئەم دیدارانە ساز دەکەن کاک زیاد ئایا هیچ خەڵاتێکی زێڕین پێشکەش بە ئامادەبوون یاخود ئەوانەی بەشداری دەکەن یاخودنا بۆ مەسەرەن لە چالاکیەکانی ترمانە بێگومان خەڵاتمانەیە بەڵام ئەو خەڵاتە ئاڵتونیەی یان خەڵاتی زێڕینەی کە باسەکرێت ئەوە ساڵانە ئێمە خەڵاتی ئاڵتونی خاتوکارینمانەیە ئەدرێت بە 5 لەو دایکانەی کە توانیان لە دوای پرۆسی ئەنفال سەرباری قورسی بارودۆخی ژیانیان توانیان منداڵەکانیان بە سەربەرزی گەورە بکەن و ئێستا منداڵەکانیان خزمەت دەکەن لە هەرێمی کورسانە ئەو خەڵاتە ساڵانە ئەدرێت بە 5 لە ژنانی سەربەرزی ئەنفەڵەکەوان بە ناوی خەڵاتی ئاڵتونی خاتوکارین کە بە سپۆنسەری بەڕێزمان پۆڵاکە سەرۆکی ڕێکخراوەکەیە ئەدرێت باشە کاک زیاد وەک وتمان ئێستا هاوکاریشم کۆسار ئاماژەی پیاکە کفری بە ناوبانگە بە شوێنەواری کۆن و کۆمەڵی ئاساواری تێدایە ئێوە چیتان کرۆ سەبارەت بۆ بابەتی پەیکەر و ئەم بابەتانە گەر بتوانی هەندێک وردەکاری و زانیاریمان بیتێ لەسەرەوە وڵای ئەوە لە پەراوێزی کار و چالاکانمانە ئەو کار و چالاکانێکی خۆتان ئاماژەتان پێکرد ئەوانە مەسەرەن بە شێوازێکی سەرەکی بە شێوازێکی فەرمی کار لەو بارانەکەین بەڵام لە پەراوێزی ئەم کار و چالاکانە زۆر گرنگی بە جوانکردنی شار جوانکردنی جادۆبانی گەرمیانە دەین ئێستا هەڵمەتێکمان هەیە دانانی ئەو پەیکەرانە لە شار و شارۆچکانە مەسەرەن هەر شارێک بەچی بەناوبانگ بێ پێمان باشەکە پەیکەرێک بۆ ئەو شتێککە پێی بەناوبانگە لە شاری کفریا ئەنجام دەبوون منە ئێستا ئێمە لە ڕابردووە لە چەند ڕۆژی ڕابردووە پەیکەری تورمان لە شارۆچکەی گردەگۆزینە دانا بە خۆتان نەزانن ینی کەلار و بە تایبەتی گردەگۆزینە بەناوبانگە بە بەرهەمێنانی سەوزە زۆر ینی بەرهەمێنانی سەوزیان زۆرە لە ناو سەوزەیشا تور ئێمە تورێکماندانە وەکو ڕێزگردنێک لە جوتیارانی شارەتیەکەەوە هەروەها پیشاندانی بەرهەمی ناخۆی خۆمان بەوانی کە لە دەرەوەی هەرێمی کورسانەوە دێن مەسن ئەوانی کە لە خواروی عێراقەوە دێن ئێمان باشەکە وەکو شارە گەورەکانی تری دنیا مەسن هەر شارێک بەچی بەناوبانگە لە دەواازی شارەکان یاخود لە ناوەڕاستی شارەکانە ئەو پەیکەری ئەوە دابرین ئێستا ئەو تورە کە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو دەلالەتە لەوەی کە ئێمە لە پەراوێزی ئیشەکانی ترمانە پێمان باشە کە بەرهەمی خۆمان یاخود ئەو شارانەی کە بەچی بەناوبانگە پیشانی دەڕێن کاکزیاد باس لەوە کرد کە ئەو بەرهەمانەی خۆتان یاخود ئەو پرۆژانەی کە ئێوایکەن یاخود چۆن دەستگیرۆی گەنجەکەن بابەتێک هەبوو لە کفری کە ئەویش فستیڤال یاخود دیداری مەقامات بوو کە یەکێک بوو لە هەرە دیدارە گرنگەکانی هونەری نەک لە هەرێمی کوردستان لە عێراقیشە بۆ پێی کە لە عێراقیشەوە هونەرمەند و مەقامبێژە هاتە ناو کفری ئێوە وەکو ڕێکخراوەکەتان هیچ کارێکتان لەسەر ئەم دیدارە کردو یاخود هەوڵتان ناوە ئەم دیدارە فراوانتر بکەن گەورەتری بکەن بتوانن وای لێ بکەن لە چەند ڕۆژی ڕابردووە چەند دیدار و سیمینارێکی گەورە لە زانکۆی گەرمیانیش هەر لەسەر ئاسار و کەلتور و هونەری کفری بەڕێوەچوو یعنی ئەمێ بزانم هیچ هەنگاوێکتان هەڵێناوە بۆ ئەم دیدار وەکو هاوکاری و پشتیوانیەکی دیداری مەقامات بن بەڵێ ئێمە لە ناو دیداری هونەری و ئاشتی کفریا تەوەریەک
کی تایبەتمەندانە بەو مەقاماتانە مەسەلەن سەرەتا بە مەقاماتی گەرمیان و بە تایبەتی شاری کفری دەستی پێ کرد. ئەو 4 ساڵی کە ئەو دیدارانەمان ساز کرد زۆر گرنگیمان بەو بوارە ئەدا و ئێستا ئێمە هاتینمان بۆی تەنیا ئەوە بێگومان ئەوە ینی کار لەسەر ئەوواکەین ئەو شتەکەلتویانە هەر بمێنێتەوە و دامیێواناکەی کە کار لە سەر مەقاماتەکەن بەڵام هاتین هەنگاوێکی ترمانە هەنگاوی زانستیماننا زانکۆی پۆلۆتەکنیکی گەرمیان کە ئەم ساڵ دامەزرا وەکو پشگیری و سەپۆرتێک بۆ زانکۆکە وهروەها ئەنجامدانی کۆنفرانسێکی زانستی هاتین سەپۆرتی زانکۆی پۆلۆتەکنیکی گەرمیان و زانکۆی سلێمانیمان کرد کە تێیدا کۆنفرانسێکی زانستی پێشکەش کرا لە شاری کفریە نزیکەی 50 بۆ 55 بەحسی زانستی تایبەت لەسەر شاری کفری و بیناکۆن و ئاسارەکانی کفریتیا پێشکەشکرا کە ئەمە دەستپێکێکی زۆر باش بوو کە ئێمە بتوانین لە داهاتووە کاری باشتر بکەین کارێ بکەین کە هەم شوێنەوارە کۆنەکان پارێزگاری لە شوێنەوارە کۆرانە بکەین و هەروەها پارێزگاری لە هونەر و کەلتور و مەقاماتی شاری کفریش بکەین. باشە کاک زیاد ئەم ڕێکخراوەی بەڕێستان قازانجنەویستە و ببێ هیچ ئەوەی چاوەڕێ و قازانجێکی دەست پێ کار دەکەن. ئەما لە پایچی و بۆچی ئامانجتان چییە لەمە چەند کاک پۆڵاوە چەند خاتوکارینێکمان پێویستە لە کوردستان هەبێت؟ وەڵڵاهی ئەمان ئێستا ینی ئێستا بوون بە ترێن دەڕاستیا و بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردووە یەکەمین کۆنفرانسی گەنجانی گەرمیانمان ساز کرد ینی هەموو گەنجان هەموو ئەو خەڵکانی کە ئەیان ناسن لەوانی کە شار و شارۆچکانە کارەکەین ینی وا دەرەکەوێت کە لە هەموو شار و شارۆچکە لە گەرمیانە دەیان خەڵکی وامان پێویستە ینی خاتوکارین و مامپۆڵا خێزانێکن لە سەرەتای مەسەلەن پرۆسەی هاوسەرگیریەوە تاواکو ئێستا زۆرترین حکایەت و لەوانەیە دەمەتەخیانەوە بێت کە چۆن خزمەتی گەرمیان بکەن 30 ساڵە ئەمانە کە مەسەلەن زەواجیان کردو هەتاواکو ئێستا بەبێ دابڕان خزمەتی گەرمیانەکەن بێگومان خەڵکی وامان زۆر پێویستمان بۆی ڕێکخراوی نێودەوڵەتی تر بێتە گەرمیانەوە لە بواری تر ئەو بارانەی کە ئێمە نەمانتوانین بکەن ڕێکخراوەکانی تر ئەنجامی بدەن ینی لەوانەیە ئێستا مەسەلەن هەندێک ڕقەم هەیە بیدەم کە ئێمە چەند جگە لە مەسەلەن گەنجان چەند سەپۆرتی لایانی حکوومەتەکەین چەند سەپۆرتی ئەو ئیشاناکەین کە پێویستە حکوومەت بیکات ئێستا بەهۆی قەیرانی داراییەوە نەیانتوانێت بکەن ئێمە ئێستا بۆ نمونە پرۆژەیەکی تایبەتمانێ ژیانەوەی گوندەکان خۆی لە چارەسەرکردنی کەم ئاوی ئەو گوندانەیە ئەبینێتەوە کە بەهۆی کەم ئالادەکانیان بەرەو چۆڵبوون نەچێت ئێمە ئەوە 2 ساڵە نزیکەی 20 لادێمان چارەسەر کردووە ینی ئەمە بۆ خۆت دەزانی ئێستا حکوومەت لە قەیرانە ناتوانێت ئەوانە چارەسەر بکات ئێمە خاتوکارین و مامپۆڵا لە ڕێگەی وەرگردنی فەندەوە لە ڕێکخراوە خێرخوازەکانی ئەڵمانیا توانیوانە کێشەی مەسەرەن ئەو گوندانە چارەسەر بکەن ئەمە جگە لە ئەوەی کە تقریبەن بەڵێ ببوورە کاک زیاتۆ بن ببوورە لە سەرەتای قسەکانمانە ئاماژەمان بەوەدا کە ئەم ڕێکخراوە ئێوە کار لەسەر بابەتی بەڵین ڕاگەیاندن و هەروەها ژینگەش و هەلی کاریش دەکات کەواتە سەبارەت بۆ بابەتانە نێوانتان چۆنە لەگەڵ زانکۆی گەرمیانە؟ وەڵڵاهی ئەوە تقریبەن بۆ 5 ساڵ ئاڕوات ئێمە بە بەردەوامی سەپۆرتی زۆرێک لە کار و چارەکانی زانکۆی گەرمیانەکەین چ وەرکشۆپ بێت چ سیمینار بێت چ دیداری زانستی بێت گرنگترین شت کە ئێمە لەگەڵ زانکۆی گەرمیان هەمانە فستیڤاڵی ئەدەبی ئارانە کە ئەم ساڵ بۆ ساڵی 7ەمە یان 8ەمە پێم وا بێت ئەم فستیڤاڵش تایبەتە بە شعر و چیرۆک ینی پێشبڕکەیەکە لە نێوان خوێندکارانە سەرەتا لە نێوان زانکۆی گەرمیانە بۆ تایبەت بە خوێندکارانی زانکۆی گەرمیان ئەوە بۆ 3 ساڵاچێت ئێمە بەهۆی سەپۆرتی ئێمە بۆ زانکۆکە و بۆ ئەو لیژنەی کە سەرپەرشتی فستیڤاڵەکە توانیمانە فستیڤاڵەکە بخەینە سەر ئاسی هەموو زانکانی هەرێم. بەڵێ کاک زیاد ئەو وێنانەی کە ئێستا لە سەر شاشەی کورساتەوە ڕوا دیداری گەنجانە لە گەرمیان جا ئەمێ باسی ئەو دیدارەمان بۆ بکەین ئەو بابەتانە چی بوون کە پێشکەش کران و ئەو سمینارانە چی بوون لەلایەن کێوە بوو و دەرەنجامەکانی دیدارەکە چی بوون؟ بەڵێ زۆر پرسیارێکی زۆر بەجێ ئێمە ئەوە تقریبەن 6 بۆ 7 ساڵە وەکو وتم پرۆژێکی تایبەتمانەیە بە گەنجان لە کۆتایی ئەم پرۆژەیە پێمان باش بکە کۆنفرانسی تایبەت لەسەر بە گەنجان بەسین لەسەر ئاستی گەرمیان نوێنەری هەموو شار و شارۆچەکان تیا بەشداریان کردو لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمێکی ئەلکترۆنیەوە
ئەم کۆنفرانسە 2 ڕۆژ بەردەوام بوو لە شاری کەلار 80 گەنج تێدا بەشداریان کردبوو 4 تەوەری سەرەکی بە گوێرەی خواستی گەنجان 4 تەوەری سەرەکی 4 پانیڵمان هەبوو پانیڵەکان خۆی لە زیرەکی دەست کرد کار و کارسازی سەرکردایەتی کردن و هەروەها چاند و هوەر ئەم 4 تەوەرە ئێمە بە گەرمی مناقەشەمان لەسەر کرد بۆ ڕۆژی دووەم دابش بوونە سەر 4 گروپە ئەو 80 گەنجە کۆمەڵێک ڕاستپاردە و پرۆژەی تایبەت پرۆژەی گرنگ ڕاستپاردەی گرنگیان تیا گەڵاڵە کردووە دواتر هەر لە خودی ئەو گەنجانە 20 بۆ 25 گەنج ئەبێتە نوێنەری ئەو 80 کەسە هەر ئێمە دیسان خۆمان سەپۆرت ئەو 80 کەسە هەر لە ناو گەرمیان نابوو کاک زیاد دەرەوەی گەرمیانیشی تیا بوو هەمووی گەرمیان بوو بەڵێ ئێمە لەبەر ئەوەی ساڵی یەکەمان بوو پێمان باش بوو کۆنفرانسەکە تایبەت بێ بە گەرمیان و گەنجانی گەرمیان تیا بەشداری بکەن دوایی لە ساڵانی داهاتووە کە ئێمە توانە بڵێم 100% کۆنفرانسەکە سەرکەوتوو بوو دوای ئەوەی ڕاستپاردەکان ئەبرێتە شوێنی مەبەست پەرلەمان بێت چ ئەنجومەنی وەزیران بێت چ پەرلەمانی عێراق بێت وەزارەتی لاوان و ڕۆشنبیری هەرێم بێت لە دوای ئەوە ساڵی داهاتوو بێگومان کارێکەکەی کە کۆنفرانسەکە بە شێوازێک گەورە بکەین لای کەمتوانی لەسەر ئاسی هەرێم بێت باشە کاک زیاد ئامانجی سەرەکی دامەزراندنی ئەم ڕێکخراوە هەڵە نەبم ئامانجی سەرەکیتان لە سەرەتادا لەبەر ئەنفال بووە چیتان کردو سەبارەت بە ئەنفال و هەروە مۆنموێنتی ئەنفال وەڵاهی ئێمە مامپۆڵا خۆی پێشمەرگەی دانەبراوە لە ڕاستیە ینی شۆڕشگێرە ئەو شۆڕشەی کە دەستی پێ کردو بەڕاستی بە شایەتی هەموو خەڵکی گەرمیان تاوە ئێستا ئەو لەو شۆڕشەی بەردەوام بە ڕاستە لە دوای ڕاپەڕین مەسەرەن چەکی داناوە بەڵام بە شێوازێکی تر ئێستا ئەو شۆڕشەی بەردەوامی پێدات لەبەر ئەوەی خۆی کە سوکاری ئەنفالە و هەروە پرسەکەش بەلای خاتوکاریشە پرسێکی گرنگ بوو تەنانەت تێزی دکتۆراکەشی لەسەر بارودۆخی دەرونی ژنانی ئەنفالە ئەوان لەو کاتەوە تاکو ئێستا بە کۆمەڵێک پرۆژەی جیاواز قسمت بە کە سوکاری ئەنفال و پرسەکەکەن ئەوان توانیان پرسەکە ببەنە ئەوروپا ئەوان ساڵانە ئەوان پرۆژەی مۆنومنتێکی گرنگ و گەورەیانەیە لە ناحیە ڕزگاریە کە لە 2010 کاری لەسەرکرێت تاواکو ئێستا هەموو شتێکی تەواو بووە هیوادارین حکوومەتی هەرێم کاری لەسەر بکات بۆی لە نزیکترین کاتا جێبەجێ بکەین طبعاً پرۆژەیەکی زۆر گرنگە توانم بڵێم لەسەر ئاسی عێراق پرۆژەیەکی تاک و دەگمەنە و هەروەها ئێمە توانیمانە کۆمەڵێک 3 جار ژنانی ئەنفال ببینی ئەڵمانیا لە پەرلەمانی ئەڵمانیا قسە بکەن ئێمە ساڵانە وەکو وتم ئەو ژنانە هەمویان کۆکەین و سەفریان بۆکەین مەسەرەن کارێکیان بۆکەین کە خۆیان بچن گەشت بکەن خۆیان خواردن دروست بکەن کەشێکی جیاواز بەسەربەرن و هەروەها لە یادی ئەنفالە 2 ڕۆژ دوای یادی ئەنفال تقریبا 16 4 هەموو ساڵێک ئێمە کۆبوونەوەیەکی گەوراکەین بە ئامادەبوونی کە سوکاری سەربەستی ئەنفالکراوان و ژنانی ئەنفال و تاخانەکان لەناو ئەو مەراسیمەیە وەکو وتم 5 لەو دایکانە ئەکەینە نوێنەری هەموو دایکانی تر خەڵاتی ئاڵتونی خاتوکارینیان پێبەخشین ئەمە جگە لە دەیان پرۆژەی تر ئێستا ئێمە لە ڕزگاری ماڵی مەریەمانەیە ماڵی مەریەم پێم خۆشە بە چەند ینی کەمتر لە دقیقێک ئاماژەی پێ بکەم کە هەردیسان پرۆژەی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیا خۆی لە کۆکردنەوەی هەموو ئەو کەلوپەلانی ئەبینێتەوە کە لە قوربانیانی ئەنفال بەجێ ماون اینجا لەناو ماڵی مەریەمە پرۆژەیەکی ترمان هەیە هەموو ئەو کەسانەی کە لە نوگرە سەلمان و لە ناو پرۆسی ئەنفال ڕزگاریان بووە بە شێوەی ڤیدۆ چیرۆکانیان لێ ئەرشیفەکەین هەروە کۆکردنەوەی پرسیاری ئەوە بکەم کە تایبەت لەسەر ئەنفال کۆیانەکەینەوە ویستم پرسیاری ئەوە لێ بکەم کە ئێوە لە گەرمیانە ئەم کارانەتان کردووە ئەو هەموو چیرۆکە تراژیدیامان هەیە لە ناوچەی گەرمیان و کاک پۆڵاش خۆی یەکێکە لەوانەی کە هونەردۆستە و هونەرمەندە تا ئێستا هیچ بەڵگە فیلمێک هیچ فیلمێکی دۆکۆمنتەری هیچ شتێکتان لەم شێوازە بەرهەم هێناوە بۆی بتوانن ئەو کارە ساتە و تراژیدیایە بە دەرەوەی گیانیش بە دەرەوەی هەرێمی کوردستان و بە گیانی بناسێنن سپۆرتی ئەتوانم بڵێم دەیان کاری هوەری کردووە لەو شێوە مامپۆڵا ڕەنگە نازانم ئێوە ئاگدار بنیانە بەڵام ئێمە لە ساڵی پار گەشتێکمان کرد هەموو ساڵێک لەگەڵ کە سوکاری ئەنفالکراوانە ئەچینە سەر گۆڕە بۆ کۆمەڵەکان لە سەماوە هەر ساڵی پار پرۆژەیەکی هاوبەشمانە بوو لەگەڵ کەناڵی کورسات خۆی لە دۆکۆمنتکردنی ئەو چیرۆکانەیە ئەبینێتەوە کە هیوادارم کاری لەسەر بکرێت و بتوانین پیشانی بینەرانی بدەین. بەڵێ باشە کاک زیاد بابینەوە سەر نۆژانکردنەوە و بابەتی نۆژانکردنەوە لە گەرمیان و لە کفریا بە تایبەت ئەوەی لە پشت جەنابیشتەوە هەیە کە ئەوە دەواازەی هاتنە ناوەی شاری کفریە کە بە شێوەیەکی جوان لەلایەن ڕێکخراوەکەی ئێوە نۆژان کراوەتەوە بەنیازن کوێیتر نۆژان بکەنەوە ئەو شوێنانەی کە لە پلانتانە هەبێ لە بەرنامەتانە هەبێ بۆ نۆژانکردنەوە لەبەرەوەی بەڕاستی وەکو ئاماژەم پێکرد
کفری پڕێتی لە ئاساری کۆن پڕێتی لەو کەلتورە کۆنە کوردەواریە. خۆی لە ڕاستیە ساڵانێکی زۆرە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کار لەسەر نۆژەکردنەوە بینا کۆنانە ئادات تقریبان ئێمە 4 بۆ 5 بینایی گەورەمان لە شاری کفرێت تا ئێستا نۆژەن کردەوە ئەوەی کە لە پشتمەوەی بینی ئەوە ڕەمزێکە بۆ شێوازی دیوارکردن لە شاری کفریە بۆ نمونە هەر لە تەنیشتی ئێمەوە مۆزەخانەی کەلتوری شارێکە سەرەتا ئێمە کارمانتیا کرد و ئێستا بۆتە ناوەندێکی جوان و گەشتارێکی زۆر ڕووی تێکات بۆ نمونە لە دوای نۆژەنکردنەوەی سەرای کفری لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمەوە ئێمە توانیمان لە ناو سەرایە بەردەوامی بەکارکردن بدەین مۆزەخانەیەکی تایبەتمان لە ناو سەرای کفریا کردەوە هەروەها گەلەریەکی تایبەت بەوانەی کە ڕۆژانە سەردانیەکەن و هەروەها یەکێک لە بیناکۆنەکانی شاری کفریمان نۆژەن کردەوە بە ناوی ماڵی برایم چەخماقچی خانوویەکی زۆر جوانە هەر لە ناو شاری کفریایە ئەمە جگە لە نۆژەنکردنەوەی چەند شوێنێکی ترۆک و باسم کردووە هەروەها پیشاندانی ڕەمزی شارەکە لە فلکەکانە ئەگەر گوزەرێک بکەی بە ناو شاری کفریا ئەبینیت کە ئەو شتانەی کە کەلتورن ئەو شتانەی کە شتی کۆنن لە شاری کفریا ئێمە لە ناو فلکە و جادۆبانەکانی کفریا دامانناوە. باشە کاک زیاد نێوانتان چۆنە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تردا و من ئەوەی ئاماژەم یعنی لەسەر بێ فۆکسم لەسەر بابەتەکە بوو بێ ئەو کار و چالاکیەکانتان تەنها لە سنووری گەرمیان نبووە. ئایا پلانتان نییە ئەم کار و چالاکیانە بین ناوچە جیاجیەکانی تری هەرێمی کوردستان؟ ئێمە ئێستا لە ڕاستیە وەکو خۆمان وەکو ستافی گەرمیان پەیوەندیمان زیاتر لەگەڵ ڕێکخرا و ناوەندە لۆکاڵەکانی هەیە لە گەرمیان لە سلێمانی وەکو هاوکاری ئەڵمانی ئیش ناکەین بەڵام سەپۆرتی 25 بۆ 30 ساڵە سەپۆرتی ڕێکخراوی ڕۆژهەڵگرتنی کۆمەڵاتی خانزار دەکەین لە شاری سلێمانیا کە ڕێکخراوێکی تایبەتە بە پرسی ژنان و هەروەها سەپۆرتی ئینستیتوتی مەستوراکە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بۆ کاری دەرونی و کۆمەڵاتی دیسان لە شاری سلێمانیە بەڵام وەکو هاوکاری ئەڵمانی تەنیا لە گەرمیان کار و چالاکیەیە سەپۆرتی تقریبان 30 بۆ 34 گروپ و ڕێکخرا و ناوەندەکە هەر لە باوەنورەوە بۆ شاری کەلار بۆ کفری بۆ ڕزگاری هەتاوەکو ناوچەی دیالێش تانانەت مەندەلیش. بەڵێ دەست خۆش کاک زیاد سوپات بۆ زیافایق ڕێکخەری پرۆژەکانی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کە لە شاری کفریەوە لەگەڵمان بوو.